دەچینە لای مامۆستایەکی ڕاهێنەری یۆگا بۆی باز لە هەندێک ڕاهێنانی سروشتی بکە بۆ ئەوەی کە هەم وەکو یۆگاکە ئاسوودەی دەروونیتان باتێ و لە هەمان کاتدا وەرشەکە بۆ پشتیشتان باشە لەگەڵان. جەستەیی هەن ئێمە لە یۆگادا پێیان دەڵێن ئاسانە واتە حاڵەتی جەستەیی. ئەم حاڵەتە جەستەیانێک ئێستا نیشانتانی دەدەم ئەمانە زۆر 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 کاریگەری باشیان دەبێت، کاریگەری زۆر زۆر قوڵیان دەبێت لەسەر ئازارەکانی پشت و لەسەر ئینزلاق و لەسەر ئەو کێشانێکە بۆ بڕبڕی پشت و بۆ درکەپەتێک دێنە پێشەوە. یەکێک لەم حرەکەتانە کە یەکێک لەم ئاسانانە پێی دەکوترێ ئاسانای سەجی سەرشۆڕ لە شوێنی خۆت بە دێتە سەر ئەژنۆ بەم شێوەیە. ئێمە لە یۆگادا بەم دانیشتە دەڵێن واجرا، ئەمە دانیشتێکی زۆر زۆر باشە بە تایبەت دوای ناخواردن. هەموو ئینسانێک پێویستە دوای ژەمی ئەسڵی بەم شێوەیە دابنشێ، هەم تەرکیزت بە خۆت دەکا هەم یارمەتی دەری هەرسە. باش ئاسانای سەجی سەرشۆڕ بەم شێوەیە زۆر زۆر ئاسانە. بەهێمنی دەستەکانت بەم شێوە لە پێشەوە لە شوێنێکی گونجاو دادنی، مەودای نێوان دەستەکانت دەگەڵ ئەوەت ڕێک بێ، ینی دەستت عمود بێ، باسکت عمود بێ، ئاوە نەبێ یا بۆ پێشەوە نەبێ، عمود بێ بە جوانی. دواتر هەڵدەستیتە سەر پەنجەی پێ. اینجا پاژنت دەگەینیتەوە زەوی، لەشت دەکێشی بەرەو دواوە، پاژنت بە تەواوی لەسەر زەوی بێ، پشتی پێت دەکێشێ. ئەمە جگە لەوەی کە جەستەت شل دەکا و خۆشی دەکا، دەبێتە هۆی بەهێزبوونی ماسوولکەکانی پشت و خاوێنبوونەوەی درکەپەتک و هەروەها دەبێتە هۆیەوە کە هەناسەت لە کاناڵی سوشومنادا کە لە بڕبڕی پشت هەڵکەوتۆ لەوێدا جێگیر بێ. باشە ئێشێکیان ئەم ئاسانایە دەتوانی 30 سانیە تێیدا بمێنیتەوە و دوایی بە ئارامی بیتە دەرەوە لە ئاساناکە 30 سانیە پشوو بدەی. هەر جوڵەیەکی جەستەی کە کردت زۆر بەهێمنی بڕۆناوی تێیدا بمێنەوە، چاودێری هەناسەت بکە، دواتر بەهێمنی وەرە دەرەوە و دابنیشە پشوو بدە 30 سانیە. چەند تێیدا مایتەوە؟ 30 سانیە مایتەوە، 30 سانیە پشوو بدە، یەک خولێک مایتەوە، یەک خولێک پشوو بدە، دوایی بچوە سەر جوڵەیەکی تر. جوڵەی دواتر پێی دەکوترێت سەژی سەربەرز، ینی عکسی ئەمە سەژی سەرشۆڕ بوو، ئەمیان سەژی سەربەرزە. ئێمە ئاسانەکان لە یۆگادا هەمومان لە سروشت و لە حیوانات و لە ئینسان و لە حتا لە چێ و لە دار و درەخت وەرگرتووە، بۆی هەموو ناوەکانیان پەیوەندی هەیە بە تەبیعەتەوە. ئاسانای دواتر سەجی سەر بەرزە. ئاساناکە بەم شێوەیە زۆر بە هێمنی دەتوانی بزیتە سەر زەوی پاڵ بکەوی بەم شێوەیە. دەستت لەولاولای سینگت جێگیر بکە بەم شێوە، بە یارمەتی دەست و بە یارمەتی سینگ و کەمەرت هەستەوە دەتوانی ئەوە بکەی بەم شێوە. بەم شێوە سەرت بەرز دەکەیتەوە، ئاگادار بکە ئاوان نەکەی، ئەمە هەڵەیە باش نێ وە خراپیشە، کاریگەری نەگەتیڤی دەبێت، خراپی دەبێت. سەرت بێنە دەرێ لە شانەکانت، ملت بێنە دەر لە شانەکانت، بەم شێوە بەرزیکەوە. و لەم ئاسانایەدا و لە ئەم ئاسانانەی دواتردا کە دایانکەم لە کەمەرتەوە بۆ خوارێ جێگیرە، سابتە، نایجوڵێنی، بەس کەمەر بۆ سەرێ، کەمەر بۆ سەرت بەم شێوەیە سەرت بەرز دەکەیتەوە. ئەمە پێی دەکوترێ ئاسانای سەجی سەربەرز، زۆر زۆر کاریگەری باشی لەسەر فەقەرات و لەسەر ئازارەکانی پشتێ. دواتر بە هێمنی بەم شێوەی دیتە خوارەوە، زۆر بە ئارامی. دواتر دەتوانی هەر بەم حاڵەتە پشوو بدەی، زۆر زۆر باشە، 30 سانیە پشوو بدەی، دواتر حاڵەتی جەستەیەکەت بگۆڕی. باش ئێستا دەچینە سەر ئاسانایەکی تر، دیتەوە حاڵەتی واجرا، واتە دانیشتن لەسەر ئەژنۆ. ئاسانایش تر کە زۆر زۆر کاریگەری باشی هەیە، ئاسانای هێرشی مارە. بەم شێوەیە بە ئارامی دەستت بەرز دەکەیتەوە،
دواتر بە هێمنی هەندێک کەس ئاسانای مناڵشی پێ دەڵێن بەهەرحاڵ گرنگ نییە دەستت دەبیتە پێشەوە ناوچاوان و پشتی لوتت لەسەر زەوی دادنی بەم شێوەیە ئەم ئاسانایە زۆر باش دەبێت کە بتوانی 3 دەقەتی دابمێنیتەوە بە هێمنی هەناسە هەڵمژە و هەناسە بدەوە و چاودێری هەناسەت بکە دواتر بە ئارامی بە کەمەرت هەستەوە حاڵەتی واجرە چۆن چوویتە حاڵەتەکەوە بەم شێوەیە وەرەوە دەرەوە چەند مایتەوە کە هاتیتە دەرەوە ئەوەندە پشوو بدە ئەوەندە کات بە جەستەت بدە بۆی کە ئامادە بێ بۆ حاڵەتی دواتر چوویتە هەر بارودۆخێکەوە هیچ پەلەیەک مەکە کات بە جەستەت بدە با خۆی لەگەڵم بارودۆخە تازەیە بگونجێنی ئاسانایەکی زۆر گرنگی تر بریتێ لە ئاسانای ئەبولهولیاس فینیکس ئاسانە بەم شێوەیە دەچیتەوە سەرسک بەم شێوە دەستەکانت یەکە بە یەکە دینتە پێشەوە بەم شێوە دەستت هاوتەریب ڕادەگریت لەگەڵ شانەکانت بەم شێوە اینجا سەرت بەرز دەکەیتەوە ئەم ئاسانایە هێڵی کەمەر واتە ئەم شوێنەی کە دەماری سیاتیک بە بەربڕەکانی پشتەوە وەسڵە لە 3-4 شوێنەوە ئەوێت دەکوتێ و بە تایبەتی بۆ ئەم حاڵەتی سیاتیک کە ژانەکە بە ڕانەکانە دەڕوا بەرەوە قاچەکان دەڕاتە خوارەوە لە کەمەرەوە بۆ ئەم کێشەی پشت زۆر گونجاوە زۆر شتی چاکە و یارمەتی دەری زۆر باشە بەم شێوە 20 ثانیە 30 ثانیە بمێنەوە دواتر بە ئارامی وەرە دەرەوە اینجا چەند ثانیەک پشوو بدە دواتر حاڵەت بگۆڕە حاڵەتێکی تر ئاسانایشتر کە زۆر ئاسانای چاکە دەبێت لە کەمەرتەوە بۆ قاچەکانت جێگیر بێ دەست دەخەیتە ژێر چەناگەت بەم شێوەیە دەستەکان دەخەیتە ژێر چەناگەتەوە ئاگادار بە دەبێت زۆر بەهێمنی هەنگاو بە هەنگاو بڕۆیتە پێشەوە بەم شێوە تا ڕوود لە سەقفەکە دەبێت ئەمەیان زیاتر بۆ ینی خاڵی بەهێزی ئەوەکە بڕبڕی ملە باشە ئاگادار بە لە کاتی جوڵەکاندا زۆر بە هێمنی دەگەڵ لەشت هەڵس و کەوت بکەیت ئەوە زۆر بە نەرمی دەبێت لەگەڵ لەشت هەڵس و کەوت بکەیت پەیوەندیت دەگەڵ لەشت دەبێت زۆر هێمن و ئاشقانە بێ و زۆر بە خۆشەویستیەوە هەڵس و کەوتی لەگەڵ بکەیت و بەم شێوەیە ئەویش زۆر بە خۆشەویستیەوە وەڵامی هەستەکەی تۆ دەداتەوە و دەتوانی بە خۆشویستنی جەستەت بە خۆشویستنی خۆت بە ڕێزگرتن لە جەستەت و بە پاراستنی هێمنی زێهنی و جەستەی لە ساغێکی باش و زێهنێکی ئارام و سڵامەت مسۆگەر بکەیت هیوادارم هەموو لایەک هەمیشە شاد و بەختەوەر بن